گەنجەکانتان بەدەم ئازاری هەژاری و بەدەم ژانی ژیانەوە هاتووە دڵنیام هەموو ئەوانەی کە لەسەر شەقامی سجادانێ چەند ساڵە خەڵکو خەختان دادۆشی هەرتەنیا پارێگەلنا ئیرادەشتان دزیوە بەڵێ لەسایەی ئێوە کورد لە سەنگەر بەزیوە لەدید و هزری ڕەسەن تەواوی تر بەسەر چوون ئیتر ناچین بۆ مردن وەکو دەمرین بۆ ژیان پشت بە خۆمان دەبەستین دەسەلمێنین بۆ جیان وەکو خۆشتان دادۆشی هەرتەنیا پارەیگەلنا ئیرادەشتان دزیوە کورد لە سەنگەر بەزیوە خاکی خەڵکی ڕەسەنە ئێوە ناڕەسەن دەرچوون لەدید و هزری ڕەسەن تەواوی تر بەسەر چوون ئیتر ناژین بۆ مردن وەکو دەمرین بۆ ژیان پشت بە خۆمان دەبەستین دەسەلمێنین بۆ جیهان حکومتان نزیک سیا نیمەتە شابسیا ئێوە خەم ناپارێزن ئازادی ڕاپەڕین نابەزین ئیتر ناژین بۆ مردن وەکو دەمرین بۆ ژیان پشت بە خۆمان دەبەستین دەسەلمێنین بۆ جیهان حکومتان نزیک سیا میلەت هێشتا برسیا جەماوەری ستەمدیدەی کوردستان هاوڵاتیانی پێشەنگ و مافخوراوی دەڤەری ڕاپەڕین وەک هەموو لایەک ئاگادارن دەسەڵات بەدەستانی بەرپرسی هەرێم ڕۆژ لە دەوڕاش خەریکی سازدانی قەیرانی تازە و گرتنەوەی قوڕی خەسترن بۆ سەرسەری خەڵکی بەشمێنەتی هەرێمی کوردستان بە جۆرێک لە ڕێی یاسا بربەرەکانی خۆیانەوە لە داهاتی گشتی زۆرترین بەشیان بۆ کۆمپانیاکانی خۆیان بردووە بە شەکەمەکەشیان بۆ جەماوەری چەوساوە و مەخدوری هەرێم جێهێڵاوە کە ناگاتە ڕوبێک لە تەواوی داهاتی هەرێم لەم دۆخەنا لەبارە و بێسەر و بەرە بە ناوی ئیدارە و حکومڕانیەوە خوڵقاندویانە لە ڕاستیدا جگە لە چەتەگەری و دزی ئاشکرا هیچی تر نییە وەرگرتنی هەڵوێست و ڕوبەڕووبوونەوەی دەبێتە ئەرگ ئەرچێکی ئەخلاقی مێژووی کە لێمان داوا دەکات ڕیزەکانی شەقام و توانا پاک و هاوبەشەکانی یەک بخەین گەر بۆ ماوەیەکی کاتیش بێ بەرجی ئایدۆلۆجی لە خۆمان داماڵێن و لە پێناو مەبەستێکی پیرۆزدا بچینە یەک بەرەی توند و تۆکمەی خەڵک و گەلەوە ئەوەش پەیوەستە بە دەڤەری ڕاپەڕینەوە وێرای ئاگاداربوونمان لە لافاوی دەستدرێژیکردنە سەر موڵچی گشتی و نەبوونی هیچ نیەتێک بۆ چاکسازی و ئاڵوگۆڕ ماوەی چەند ڕۆژێکە دەستکراوە بە ڕەشبگیری هەڕەمەکی گەنجانی بەشمێنێت ئەوەی پێوەستە بە دەڤەری ڕاپەڕینە وێرای ئاگاداربوومان لە لافاوی دەستدرێژیکردنە سەر موڵچی گشتی و نەبوونی هیچ نیەتێک بۆ چاکسازی و ئاڵوگۆڕ ماوەی چەند ڕۆژێکە دەستکراوە بە ڕەشبگیری هەڕەمەکی گەنجانی بەشمێنێت و گیرفان بەتاڵی شار سەرەڕای ئەشکەنجەی و دەرونی و جەستەیی دۆسەی دادگایان بۆ کراوەتەوە لێرە شەوداوە لە حاکمە بەڕێزەکان دەکەم نەستە ژێر ئەوامی حیزبەوە ئەوانە خوای گەورە لە حیزب گەورەترا خوای گەورە لە حیزب گەورەترا نەستە ژێر ئەوامی لە حیزبەوە ئێوە قانون تا خوێندووە ئێوە شەریعەی ئیسلامی تا خوێندووە حاکمە بەڕێزەکان داواکارم نەست لەزەر ئەوامیری حیزبی نەخوێندەوارەوە بەداخەوە ئێمە حکومڕانیەک شک نابین هەتا هیچ پەیامێکی ئاراستە بکەین پەیامی ئێمە پەیامی پاڵپشتی شارەکانی ترە لە گەنجانی ڕانیا باگەوازە بۆ کوردانی تاراوگا کە ببنە وزە و هێزی پشتیوان لە ڕێگای ڕێکخراوەکانی مافی مرۆڤەوە دەنگی ئێمە مافخوراوی تەواوی خەڵکی کوردستان بگەێنن بە هەر جێگایەک کە دەنجی ئەم گەل و مەزلوم و مەغدورە دەبیستێت لە کۆتاییدا جەخت لە بەردەوامی ناڕەزایەتی و گربوونەوەکان دەکەینەوە بەڵام بە شێوەیەکی ئاشتیانە هیچ کەس بەر لە پۆلیس نەگرێ پۆلیس چاوی ئێمن پۆلیس برای ئێمن ئەوانیش ئێوە بە برای خۆمان دەزانین ئەوانیش ئێمە بە برای خۆیان دەزانن بەس تکاتان لێ دەکەم ئاسایش و پێشمەرگە بە هیچ شێوەیەک تەداخل نەکەن ئیشی وان دیارە ئاسایش و پێشمەرگە سەر سنوورەکانە پۆلیس ناو شارەکانە چۆڵی کەنە کورسیە
ئەمانە گەڕێ ئەوەی کە داشنامە